بیانیتان باش هاوڕێیان هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەگەر لە مێژوزانێک بپرسی ئەو بەڵایە چی بوو کە جیهان تێکەوتوو هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕ دەگرێ ئێستا جگە لە قەیرانی هاتوچۆ ئابووری ژینگە و کوشتنی هەزاران کەس مەترسیدارترین چەکیش تاقی دەکرێنەوە کە تاوەکو ئێستا بەڵکو ناوەکانیشیان نازانین وە لە ئایندەدا ئەم شەڕە پڕۆشکەکەی دەگاتە کوێ چێ زیاتر باجەکەی دەدا ئەمەیان هیچ دیار نییە. ئەگەر پرسیارێک کچیوە لە مێژوزانەکە بکەین مێژوزان تۆ بڵێ چۆنمان وەڵام بداتەوە. ڕەنگ بێ مێژوزان بڵێ لەو جیهانەدا هەرچیەک ڕوویدا بێ و هەرچیەک ڕوو بدا لە سایەی کەسانێکدا ڕووی داوە کە فەوقڵعادا خۆیان خۆشویستووە جگە لە خۆیان کەسی دیکەیان خۆش نەویستووە زۆر متمانەیان بە خۆیان هەبووە. ئێستا لە ئەمریکادا کەسێکی وا هەیە کەسێکی نارسیست پیدۆفیل سەختەکار خۆی وەک حاکمی هەموو جیهان دەبینێ ئابوووریەکی زەبەلاحی لە پشتە چەک و سوپایەکی زەبەلاح و قودرەتێکی یەکجار زۆری ئەمریکای لەدەستدایە ئەو دەیهەوێ بە بەکارهێنانی ئەو هەموو توانا سەربازی ئابووری و مادیانە هەموو جیهان بخاتە ژێر ڕکێفی خۆی و بە قسەی خۆی ئەمریکا بکاتە بە قووەترین و بە قودرەتترین و گەورەترین وڵات لە جیهاندا. کابرای نارسیست مەنجەڵ ئاسا سەرمەنجەڵێک و قەپاغێکیشی دۆزیەوە ئەویش ناوی نەتەنیاهویە خۆی ڕۆلی شۆفەڵ دەبینێ و بەیەکەوە دار و بەردێک لە بەردەم خۆیاندا ببینن تەقتی دەکەن. کابرای نارسیست لە کابینەکەشیدا کەسانێک هەن وەک وەزیری بەرگریەکەی کە زمانەکەیان زمانی کاوبۆی و گانگستەر و شەقاوەیە جگە لە دەکوژین و کوشتمان و بڕیمان و سەرمان پەڕان هیچی تر نازانن. لەلایەکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکمان هەیە کە پڕە لە شێتی مەزهەبگەرایی ناسیۆنالیستی هارومار واتە ڕژێمی ئێرانیش بۆ مانەوەی خۆی هەر کەسێک ڕۆژێک سڵاوێکی لە ئەمریکا کردبێ و ئێستا سڵاوێکی لێ بکە بۆمبەبارانی دەکات و ئابوووریەکەی وشک دەکا و تەنانەت ئەڵێ ئامادەم تەواوی جیهانیش بسووتێنە. هەردوو لە یەکتری ماندوو دەکەن. ئیسرائیل و ئەمریکا خاوەن قودرەتی کوشتن و سووتاندن و وێرانکردنن ئەمە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری بکە و هیچ کەسێک ناتوانێت لە ڕووی سەربازی ڕوبەڕوویان ببێتەوە. بەڵام ئایا بە بۆمبەباران هەموو شتێک کۆتایی پێدێت؟ نەخیر هەموو شتێک کۆتایی پێنایێت بە تایبەتیش لە بەرامبەر دەوڵەتێکی وەکوەها پان و بەرین کە بە تەنیا بەخۆی کیشوەرێکە ئیتر بە بۆمبەباران ناتوانانی هیچ ئەنجامێک وەربگری دەبێ ئەتۆ بەخۆت بچێ ژوورەوە سەرباز ببێ ژوورەوە چەکدار ببێ ژوورەوە. بەڵام ئێستاکە کێشەکەیان ئەوەیە نە ئەمریکا و نە ئیسرائیل ئەو ناو هێزیان هەیە کە شەڕی پیادە بکەن بەخۆتان دەزانن شەڕی غەزە چەند ساڵی خایاندن ئەو غەزە بچووکە کەچکە وەکو دووسێ دێهاتە شارێکی زۆر زۆر بچووکە دەوروبەرەکەشی گیراوە هیچ دەواازەیەکی نییە بەڵام بینیتان چەندی خایاند تاوەکو کۆنتترۆل بکرێ هێشتا کەش لە 15 کۆنتترۆل نەکراوە لەستا 20 کۆنتترۆل نەکراوە ئیترکەواتە لە بەرامبەر ئێراندا ئەوان ناو هێزیان هەیە و نەدەشیان هەوێ و نەخواستیشیان هەیە سەربازەکانی خۆیان ببەنە ژوورەوە. هەر لە بۆ هەندێ کابرای نارسیست جۆرج بۆش ئاسا پێمان دەڵێ یان دەبنە سەربازی بەکرێگیراوی من و شەڕەکەم بۆ دەکەن یان ئێوەش وەکو ئەوان تیرۆریستن یان لەگەڵ ئەوان دابن یان لەگەڵ ئێمە دابن. بەڵام پیاوە بەخۆ باوەڕە نارسیست و فوتێکراوەکە حیساب لە بۆ ئاکتۆری دیکە ناکات کە لە جیهاندا دێنا ئاراوە. بەڵێ
ئێستا کە باس لەو ئاکتۆرانە دەکەین کە جەنگەکەیان و یانیش ڕیسەکەی ترامپیان ئیتر گەیاندە کوێ باس لەوە دەکەین. بەخێربێن سەر و سەرچاوم بۆ ئەم لایفە هاوڕێیانی بەڕێز. تکایە ئەوانەی ئێستاکە لەسەر فێسبوک و یانیش لەسەر ئیکس تەماشامان دەکەن بەپەلا خۆتان بگەینە کەناڵی یوتوب و لەوێدا ئیتر بەرنمەیەکی پوختتان پێشکەش دەکەم و بەرنمەیەکی زۆر گرنگ و استراتیژیک دەبێ. تکایە لە ئێستاوە شێر بکەن، لە ئێستاوە لایک بکەن، لە ئێستاوە لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن، لە ئێستاوە لەسەر کەناڵی یوتوب ترکەیەک لەسەر زەنگوڵەکە بدەن بۆ ئەوەی هاوڕێیانی دیکەش بتوانن بیبێن و ئاشنایەتیان لەگەڵ ئەو کەناڵە بۆ دروست ببێ کە بەرنامەی استراتیژیک ئەنجام دەدا. ئەوەی ئێستا کە پێشکەش دەکەم لە ئەنجامی شەو نخونیەک و خوێندنەوە و بە دوواداچوونێکی زۆر ئەنجام داوە. هەر ڕنگ بێ لە چاوەکانمدا ماندووبوونێکی زۆریش ببینن، بەڵام لە بەرامبەر ئەوە یەک پاداشتم دەوێت، ئەویش ئەوەیە کەناڵەکە ئابۆنە بکەن، یعنی سوبسکرایب بکەن. سوبسکرایب یعنی فۆلۆوەر، باسی پارەشتیوە ناکەم و لە هەمان کاتدا کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن، لە ڕێگای سۆسیال میدیاکانەوە شێری بکەن و هەم بە پریڤات لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن بۆ ئەوەی ئەوانیش ئاشنابن لەگەڵ کەناڵی یوتوب. من لەسەر فێسبوک و تویتر بەتەنیا ڕێکلامی بۆ دەکەم، چونکە لە بەرنامەی استراتیژیک و وەها گرنگ بە کەڵک فێسبوک نایە و بەداخەوە ئیتر هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵاتیش خەڵک ئاشنایەتی نییە لەگەڵ کەناڵی یوتوب کە بەرنامە استراتیژیەکان، بەرنامە دەوڵەمەندەکان، بەرنامە بە چێژەکان و بەرنامە بە سوودەکان بەڕاستی لەسەر کەناڵی یوتوب ئەنجام دەدرێن. بۆیە تکاتان لێ دەکەم لەو بارەیەوە هاوکار بن. ئێستاشەوە وەرنە سەر کەناڵی یوتوب، لەسەر کەناڵی یوتوب بنووسن هیوا خۆشنا و فۆلۆوەر یعنی سوبسکرایب بکەن و چرکەیەک لەسەر زەنگوڵەکە لێ بدەن. بەڵێ هەروەکو باسمان کرد ئیتر ئەمەی کە دۆناڵد ترامپ حیسابی بۆ نەکرد بوو، ئیسرائیل حیسابی بۆ نەکرد بوو و یانش حیسابیان بۆ کردبوو، بەڵام سەرباری ئەوەش سوور بوون و باوەڕیان بەخۆ بوو. ئێستاکە بە ئاشکرا و بە ئاشکرا دەیبینین. راپۆرتێکی نوێ لەو ڕۆژانەدا پاشان سەرچاوەکانتان پێ دەڵێم هاتە پێشمان ئیتر. لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ دەکرێت کە گوایە رووسیا زانیاری هەواڵگیری هەستیار و تەکنۆلۆژیای هەستیاری پێشکەشی ئێران کردووە بە ئامانجگرتنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم پێشهاتە لە کاتێکدایە کە گرژیەکان لە ناوچەکەدا بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە. یانی ئێران دەبینین هەندێک موشک بە تایبەتیش لە تەلەڤیڤ تاقی دەکاتەوە کە ئەو موشەکانە بەلای کەم گەڕەکێک بە تەواوەتی وێران دەکەن. ئەو موشەکانە چین لەکوێ هات؟ با سەرەتا باسی سەرچاوەکان بکەین، باسی راپۆرتەکان بکەین. یەکەمین راپۆرت لە 6 مارسی 2026 لەلایەن ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوکرایەوە. سەرچاوەی زانیاریەکان راپۆرتەکە پشتی بە 3 بەرپرسی ئەمریکی بەستووە کە ئاگاداری زانیاریە هەواڵگیریەکانن. دەستگاکانی تری وەک ئەسۆشێتد پرێس، IP و CNN لە ڕێگای سەرچاوەکانی خۆیانەوە هەواڵەکەیان پشتڕاست کردوتەوە. ئەم بەرپرسانە بەهۆی هەستیاری بابەتەکە نەیانویستووە ناویان ئاشکرا بکرێن. هەرچەندە کۆشکی سپی دانی بە راپۆرتەکاندا ناوە، بەڵام کارۆلین لیڤیت واتە وتەبێژی کۆشکی سپی کسە جوانەکە کاریگەری ئەم هەماهەنگەی بە کەم زانیوە و ڕایگەیاندووە کە ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژ بە ئێران بەردەوام دەبن لە بەدیهێنانی ئامانجەکانیان بێگوێدانە هاوکاریەکانی رووسیا. بەڵام بابەتەکە بەو شێوەیە نییە. با بزانین جۆری تەکنۆلۆژیا و چەکەکان چین. ئەو تەکنۆلۆژیایەی لەم راپۆرتانەدا
باسی لێوە دەکرێت زیاتر پەیوەندی بە زانیاری هاواڵگیری ئاست بەرزەوە هەیە، نەک تەنیا کەرستەی سەربازی. ئیتر یەک لەوانە وێنەی مانگی دەستکرد. باس لەوە دەکرێت رووسیا وێنەی ڕاستەوخۆ بە کواڵیتی بەرزی مانگی دەستکردەوە، ئیتر ڕادستی سەربازەکانی ئێران دەکا و ئیتر ئەمە زۆر گرنگە، چونکە تواناکانی چاودێری ئێران بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل زۆر لاواز ببوون. زانیاریە ئامانجەکان باسی دەکەن، بە تایبەتی رووسیا شوێنی ورد و جوولەی کەشتیە جەنگەکانی و فڕۆکەکان و وێزگەکانی ڕاداری ئەمریکا بۆ ئێران دەستنیشان دەکا و ئێرانیش لی ئەدا. ئیتر بینیمان ئێران دوو ڕاداری زۆر گەورە کە بە ملیاران دۆلار ئیتر کراون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەردووچی لە کارخستن، بە تایبەتیش ئەو ڕادارەی کە لە قەتەردا بوو، ئەو ڕادارە تەنانەت لە ناو ئەمریکاش نییە. لە ڕێگەی ئەو ڕادارە ئەمریکا جموجۆڵەکانی نیوەی دنیا دەستنیشان دەکات. ئێستا کە ئێران ئەمەی پاکتاو کرد. پاشان ئاراستەکردنی ورد واتە پرێسیژن گایدنس. ئیتر ئەمە زۆر گرنگە. شڕۆڤەکاران ئاماژە بەوە دەکەن کە وردی هێرشە نوێیەکانی ئێران بۆ سەر ڕادارەکانی ئاگدارکردنەوەی پێشوەخت و سنتەرەکانی فەرماندەیی لە کوێت و سعودیا نیشانەی ئەوەیە کە کۆردیناتی یعنی پۆڵتانی رووسی بەکارهێنراوە بۆ ئاراستەکردنی درۆن و موشەکە بالستیکیەکانی ئێران. یعنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە شوێنەکەی پێدەڵێ کۆردیناتەکەی دەداتێ و بەو شێوەیە ئیتر موشەکەکان ئەتوانن هەموو ئەو ئامانجانەی ئەمریکا و ئیسرائیل بدۆزنەوە و لێیان بدەن. بەڵام لەبەرەوەی ناوی ئیسرائیلم هێنا دەبێ شتێک ڕاست بکەمەوە، لە راپۆرتەکەدا بە هیچ شێوەیەک باسی ئیسرائیل نەکراوە، بە تەنیا باسی ئەمریکا کراوە. ئەمەشتان بۆ باز دەکەم کە هۆکارەکەی چییە. پاشان ناردنی چەک جگە لە زانیاریە هەواڵگیریەکان، راپۆرتەکانی کۆتایی 2025 وە سەرەتای 2026دا باس لەوە دەکەن کە رووسیا دەستی کردووە بە ناردنی سیستەمی بەرگری ئاسمانی S-400 و فڕۆکەی جەنگی سوخۆ 35. ئەمانە شتی نوێنین وا دیارە ئێران S-400 هەیە، هەر لە بۆ هەندێش ئیتر ئەمریکا فڕۆکەی F-35 زیاتر بەکاردێنێک، بەڵام کە بەکاری دێنێ هەتاوەکو ئێستا فڕۆکەکان زیاتر لەو شوێن لە دوورەوە تا لە وڵاتانی دیکەوە بردومان دەکەن، چونکە فڕۆکەی F-35 ئەو تایبەتمەندی تێدا هەیە کە لە وڵاتێکی دیکە ئێران بۆمبەباران بکە. ئەمە تایبەتمەندیە کێتی و لامان کاتداییتر لە سەرەتای هێرشەکاندا ئەوان توانی بوویان بەشێک لە ڕادارەکانی ئێران کۆر بکەن، چۆن ئیتر بەهۆی ئەو تەکنۆلۆژیانەی رووسیاوە کە بە ئێرانی داوەشتی دیکەشەیە پاشان بۆتان باز دەکەم، چۆن بەهۆی ئەو تەکنۆلۆژیانەی کە رووسیا بە ئێرانی داوە، ئێران بەر لەوەی موشکێک فڕێ بدا بۆ ئیسرائیل و بۆ ئیسرائیل نەببوورە بۆ ئامانجەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، سەرەتا ئەو ڕادارایی کە لەوێ ڕادارەکە کوێر دەکات، ئەو ڕادارە ئەو موشەکە نابینێ، لە بۆ هەندێش سیستەمی بەرگری ئاسمانی ئەمریکی پەک دەکەوێ و موشەکەکە شوێنی خۆی دەپێکینێ. ئیتر ئەم ئاڵوگۆڕە هەواڵگیریانە وەک تۆڵەیەکی استراتیژی بە ئاشکرا دەبینرێت لە بەرامبەر پشتگیریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا. مۆسکۆ بە هاوکاریکردنی ئێران دەیەوێت واشنگتۆن ناچار بکات سەرچاوە سەربازیەکانی و سەرنجی خۆی لە ئەوروپاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگوازێتەوە. من پێشتر باسم کردبوو ئەوە تا ڕادەیەکی زۆر لە خزمەتی چینیشدایە، بەڵام لە بۆ هەم لە بۆ رووسیا هەم لە بۆ چین، یعنی مەمەڕە ئاویەکەی کەنداو کە پێی دەڵێن ڕووسەکان پێی دەڵێن کۆریدۆری باشوور و یانیش کۆریدۆری ئێران رووسیا چین، شتێکی ئیتر حتمیە، دەبێ ئەو کۆریدۆرە لە دەستی ئەواندا بێ. ئەو کۆریدۆرە کە
کاتێک لە دەستی ئەوان دەرچوو ئیتر ئەمە چونکە ئەمە ئامادەکاریەکە لە بۆ جەنگێک دژی چاینا و ئێستا کە دەبێت چاینا و رووسیا هەر شتێک بکەن. چاینا بەخۆی سیاسەتی شەڕکردنی نییە لە بەرامبەر هیچ کەسێک، تەنانەت لە بەرامبەر خۆیدا بەتەنیان لە بۆ خۆی شەڕ دەکا. رووسیا بە هەمان شێوە. رووسیا بەڵێ لە سەردەمی سۆڤیەتدا خڕۆشۆف کاتی خۆی هەتا کوبا چوو، هەتا ئەمریکا چوو، کەشتی یەکێتی سۆڤیەت هەتا دوورگەکانی ئەمریکا چوو لە بۆ پاراستنی کوبا لە ساڵانی 1960 کاتێک ئەمریکا ویستی کوبا ئابلۆقە بدا، ئەوانیش بە کەشتێک چونکە کەشتێکە چەکی نوکلەری لەسەر. بەڵام ئێستاکە لەبەر ئەوەی لەناو شەڕدایە لەگەڵ ئۆکرانیا و لەبەر ئەوەی پێویستی بە ترامپ هەیە بە بازرگانێکی وەک ترامپ هەیە شتێکی بداتێ شتێکیکەی لێوەربگرێ نایهەوێ ڕاستەوە خۆ بکەوێتە ناو ئەو شەڕە، بەڵام لە ژێرەوە هەموو کارێک دەکا بۆ ئەوەی ئەو ئێرانە هەرچەند لاوازیش بێ، هەرچەند هەزار ڕێبەریشی لێ بکوژرێ، چەک و تەقەمەنی نەمینێ، ڕەزیل بێ، ڕیسوا بێ، برسی بێ، هەرچێک بێ گرنگی لە بۆی گرنگە کۆریدۆری باشوور لە دەست ئەواندا بمینێتەوە. ئەمەیان زۆر گرنگە. لە هەمان کاتدا ئەم شەڕە کۆمەڵێک سوودی بە ئەوە گەیاند، ینی بە رووسیا گەیان. یەک لەو سوودانە ئەوەیە ئیتر ئێستاکە رووسیا چەکێکی زۆر ئەفرۆشێتە ئێران. دوو، رووسیا هەروەکو وتمان تۆڵەی خۆی لە ئەمریکا و لە ئەوروپا دەکاتەوە لە بەرامبەر ئۆکرانیا. رووسیا ئیتر گەورەترین کارتی لەبەر دەستدایە بە ئەمریکیەکان دەڵێ تەماشاکەن ئیتر ئێستاکە من کارتی ئێرانم لەبەر دەستدایە، ئەگەر ئێوە بەردەوام بن لەسەر یارمەتیدانی ئۆکرانیا ئەوە منیش یارمەتی ئێران دەدەم. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر بە هیچ شێوەیەک ئیتر ئەم کارە نابێ بە نادیدەیی وەربگیرێ. وە لە هەمان کاتدا ئیتر رووسیا و چین هەوڵ ئەدەن ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە دەیەوێت لە ڕێگای ئۆکرانیا ئیتر سنوورەکە سنووری خۆیان فراوان بکەن بێنە قەفقاسیا وانیش بێنە وڵاتەکەیان ئابلۆقە بدەن، ئیتر ئەوان تەماشا دەکەین بە هەمان شێوە ئیتر تەماشا دەکەین کە لە ڕێگای ئێرانەوە ئیتر هەوڵ ئەدەن کارێک بکەن کە ئیتر لە ڕێگەی ئێرانەوە هەوڵەدەن کارێک بکەن ئیتر ئەو هەڕەشەی ئەمریکا کۆتایی پێ بێنن. ئەمەیان زۆر گرنگە. با بینە سەر وڵاتی چین ئیتر بەنیازی چیە و چیەکە. لە ئیتر چین خۆی وەک ناوەندگیرێکی سەرەکی و دەنگێکی خۆپارێز لە نێوان پەرەسەندنی سەربازی پێشینەی ئەمریکا و ئیسرائیل و ئێراندا جێگیری کردووە. استراتیژی پەکین بە دیپلۆماسی تەلەفۆنی ئازبەرز بەکارهێنانی کۆڕبەندە نێودەوڵەتیەکان و جەختکردنەوە لەسەر سەقامگیری ئابووری ناوچەکە دەناسرێتەوە. ئیتر ئەمەی خوارەوە کورتەیەکە لە بابەتەکە. ئیتر وەڵامی دیپلۆماسی چینیمان بینین بۆ گرژیەکان کە بەتایبەتیش دوای هێرشە بەرفراوانەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە سەرەتای 2026دا کە کوشتنی ئامانزداری ڕێبەری باڵا ئایەتوڵڵا عەلی خامینەی لە خۆگرتە بوو. چین هەڵمەتێکی دیپلۆماسی چڕی دەست پێ کردووە ئێستا جگە لە سەرکۆنەی فەرمی ئیتر جگە لەوەی کە بەتایبەتیش وەزیری دەرەوەی چین واتە وانگ یی کە وەزیرێکی زۆر بە ئەزمونە لە بواری دیپلۆماسیدا کە ئیتر بەردەوام کورسیەکەی نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ رووسیا بەکاردەهێنێ لە بەرامبەر ئەمریکا. لە هەمان کاتدا ئیتر
وانگی وەفدێکی ئاست بەرزی ئێستاکە ناردۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە نێوان واشنتۆن تاران پایتەختەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ مەبەستی ناوەندگیریکردن بۆ ئاگربەست ئامادەن. ئیتر ئەمەیان بابەتێکی زۆر گرنگە کە چینیش لەناو ئەو بابەتەدایە و بەشێک لە راپۆرتەکان باس لەوە دەکەن کە چینیش ئیتر لە ژێرەوە بەش جۆرێک تەکنۆلۆژی بە ئێران داوە، بەڵام ئەمەیان هەتاوەکو ئێستا زۆر زەق نییە وەکو ئەوەی کە ئەوەی رووسیا. لە هەمان کاتدا هەر دوێنێ ئێوارە دیدارێکی تەلەفۆنی لە نێوان تاران و مۆسکۆ ئەنجامدرا. پەیوەندیە تەلەفۆنەکە لە نێوان ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا و سەرۆکی ئێران، یعنی ڕێبەری ئێران کە لە دوای قەیرانەکەی دواییەوە دەست بەکار بووە وەک گرنگترین ڕێکخستنەوەی استراتیژی لە دوای دەستپێکردنی جەنگەکە سەیر دەکرێت. ئیتر نووسینگەی ڕۆژنامەوانی کرێملین درەنگانی ئێوارەی 6 ئازار راپۆرتێکی ئاسبەرزیان بڵاو کردەوە. پەیوەندیە کەیان وەک هەماهەنگی هەنگاوەکان بۆ سەقامگیرکردن ناوچە لە دژی دەست درێژی دەرەچی وەسف کرد. ئەمە زۆر گرنگە. و هەروەها ئیرنا ئاژانسی هەواڵی کۆماری ئیسلامی بەیانی 7 ئادار پەیوەندیەکەی پشتڕاست کردەوە جەختی لەسەر بەرەیەکی یەکگرتوو برایەتێکی پۆڵاینی نێوان مۆسکۆ و تاران کردەوە. ئەمە جاری یەکەمە ئێرانیەکان وەها بەخۆ باوەڕانەوە باس لە پەیوەندیەکانیان بکەن لەگەڵ مۆسکۆ. دیارەدا لێرە شتێکیە. وە زانیاریە هەواڵگریەکان باس لەوە دەکەن کە لە ڕێگای جەزیرە و ڕۆیتەرەوە ئیتر بڵاوکرانەوە سەرچاوە دیپلۆماسیەکان لە مۆسکۆوە ئاشکرایان کردووە کە پەیوەندیەکە زیاتر لە 2 کاتژمێری خەیاندووە و وەزیری بەرگری رووسیا و فەرماندەی سوپای پاسداران ڕاستەوخۆ تێدا بەشدار بوونە. دەرئەنجامەکەی ئیتر ئەوە بووە کە رووسیا لە بێلایەنی چالاکەوە بگۆڕدرێ بۆ پشگیری ڕاستەوخۆ. ئەمە مەسەلەیەکی زۆر مەترسیدارە، یعنی رووسیا دەکەوێتە ناوجەنگەکە بە شێوەیەک لە شێوەکان بەخۆی ناکەوێتە جەنگ، بەڵام بە شێوێکیکە و دەرکەوتووە دەرئەنجامی گفتوگۆکە ئاماژەیەکی ڕوون بووە کە رووسیا لە تەنها سەرکۆنەکردنی دیپلۆماسی ڕناوەستێ و تێپەڕیوە. ئەنجامە سەرەکیەکان بریتین لەوە: ڕێککەوتنی پردیق قەزوین. هەردوو سەرۆکەکە ڕێککەوتن لەسەرکردنەوەی ڕێڕەوێکی ئارامی سەربازی و لۆجستیکی لە ڕێگای دەریای قەزوینەوە. ئەمەش ڕێگا بە رووسیا دەدات پێداویستەکان بۆ ئێران بگوازێتەوە بە جۆرێک کە هێزی دەریایی ئەمریکی نەتوانێت لە کەنداوی عەرەبدا ڕێگریان لێ بکات. پاشان فەرماندەیی هەواڵگیری هاوبەشیان پێکەناوە. مۆسکۆ و تاران ڕێککەوتن لەسەر دامەزراندنی ناوەندێکی زانیاری هاوبەش بۆ ئاڵوگۆڕکردنی داتاکانی مانگی دەستکرد لەسەر جوڵە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل بە شێوەی خێرا، واتە ڕیال تایم. پاشان ڤیتۆی دیپلۆماسی پۆتین دووپاتی کردەوە کە رووسیا هەر بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش بلۆک دەکات کە هەوڵ بدات شەرعیەت بدات بە هێرشی زەمینی بۆ سەر ئێران. ئەمە زۆر گرنگە چونکەوە پەیوەندی بە کوردەکانەوە هەیە. ئیتر لە گفتوگۆکاندا دەرکەوتووە گفتوگۆکە هەوڵێک نەبوو بۆ ڕاگررتنی شەڕ لە ڕێگای ئاگربەستیان سازشی ئێران، بەڵکو هەوڵێک بووە بۆ ڕاگررتنی شەڕ لە ڕێگای زیادکردنی تێچووەکانی سەر وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. و پوتین وەک ناوەندگیری بێلایەن مامەڵە ناکات لەم بووە کە ئەوە ڕۆلی چینە وەکو لایەنگرێکی بێلایەن مامەڵە دەکات، بەڵکو رووسیا وەک پاسەوانی استراتیژی دوای ئێران کار دەکات. ئەمە لە راپۆرتەکاندا هەیە، مە قسەی من نییە. و لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت کە بەڵێنی هاوکاری سەربازی هەیە بە پێی راپۆرتەکانی میدل ئیست ئەی و تاس. پوتین بەڵێنی چەندین نوێکردنەوەی سەربازی گرنگی داوە بۆ ئەوەی یارمەتی ئێران بدات لە بەرامبەر هێرشە ئەنجامدەرەکاندا ڕزگاری بکات. یەک لەوانە سیستەمی S500 پرۆمیتی. ئەمە زۆر گرنگە، یعنی سیستەمی S500 تەنانەت موشک لە ناو
لەناو مانگیش دەخاتە خوارەوە. ئەمە زۆر زۆر گرنگە. راپۆرتەکان دەڵێن رووسیا مۆڵەتی بڵاوکردنەوەی پێشکەوتوترین سیستەمی بەرگری ئاسمانی خۆی داوە بۆ پاراستنی ناوەندەکانی فەرماندەیی و کۆنتڕۆلی لە تارە. 2. جەنگی ئەلکترۆنی کراشوکە 4 رووسیا ڕەزامەندی داوا لەسەر ناردنی پسپۆرانی جەنگی ئەلکترۆنی بۆ ئەوە یارمەتی ئێران بدەن لە کوێرکردنی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و موشەکە ئاراستەکراوەکانی ئەمریکا و لە هەمان کاتدایتر گەیاندنی فڕۆکەی سیخۆ 35 داوە. ئەو فڕۆکە جەنگیەی سیخۆ 35 کە لە گرێبەستی 2023 و 2024دا ئیتر رووسیا ئامادە نەبوو بە ئەمریکای بدات، ئێستاکە پێی ئەدا. یعنی کورتێکە ئیتر بەگشتی ئامانجی رووسیا وەک لەم پەیوەندیە تەلەفۆنیەدا دیارە بریتیە لە بەرگریکردن لە ڕێگەی پەرەپێدانی گرژیەکان، واتە deterrence through escalation، بە بەڵێندانی هاوکاری سەربازی پێشکەوتوو پوتین ئاماژە بۆ واشنتۆن دەنێرێت کە ئەگەر ئەمریکا بەردەوام بێت لە لێدانی ئێران، رووسیا ئامرازی پێویست دەداتە تاران بۆ ئەوەی وەڵامی بنکانی ئەمریکا لە ناوچەکە بداتەوە، وەک بنکەکانی قەتەر یان کەشتەکانی لە کەندادا. لە ئەنجامدا رووسیا هەوڵی نێوەندگیری بۆ پەیوەندی ئاشتی نادات، بەڵکو هەوڵ دەدات دڵنیا بێتەوە لەوەی ئێران نەدۆڕێت و ئێران پارچە پارچە نەبێت هاوڕێیان. لەو راپۆرتەدا وەکو باسم کرد بە هیچ شێوەیەک باسی ئیسرائیل نەکراوە، چونکە پەیوەندی ئیسرائیل و پەیوەندی رووسیا شتێکی زۆر زۆر جیاوازە. ئیتر لە بەرنامەکانی پێشودا باسم کرد کە لە بۆ پوتین ئیتر میلیاردێرە رووسیەکان کە بە مەزهەب جوولەکەنە زۆر زۆر گرنگە ئەمانە ڕابگرێ، بەڵام ئیتر بە هیچ شێوەیەک رووسیا قبول ناکە ئێران بکەوێ پارچە پارچە بێ و ئیتر ئێران کۆریدۆرێکی زۆر زۆر سەرەکی هەم لە بۆ رووسیا هەم لە بۆ چین. ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە هاوڕێیان. لەو بینەدا نیتر دەبێ کوردەکان پرسیار لە خۆیان بکەن، دەبنە ئاسکەری دۆناڵد ترامپیان نە. دەزانم ئێستا زۆر کەستان پرسیار دەکەن باشە ئەی کوردەکانی ڕۆژهەڵات چی بکەن، حیزبەکان چی بکەن. ئەو پرسیارش حەقی خۆیانە، بەڵام لێرەدا ئیتر کە دەبینین شتێک هەیە ئیتر ئەو پیلانەی ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێ وەکو خۆی جێبەجێ ناکرێ، ناڵێن جێبەجێ ناکرێ، وەکو خۆی جێبەجێ ناکرێ. ڤەنزوێلا ئیتر لە ئێران دووبارە نابێتەوە. ئەمە لە ئێستاوە زۆر زۆر زەحمەتە بەڕاستی. بێگومان ئەوەی ئێرانیش دەیەوێ نابێ و ئەمە یان دەبێتە جەنگێکی جیهانی یانیش دەبێت چارەسەریەکەی بۆ بدۆزرێتەوە. بەڵام لە ئێستاوە تەماشا دەکەین لە گوتارەکانی دوایی ترامپیشدا کە بە هیچ شێوەیەک باس لە ئازادی و دیموکراسی و شتیواناکە ئەڵێ حکوومەتێکی عەدالەت خواست لەگەڵ ئێمە کار بکە. باشە ئەگەر کوردەکان ئێستاکە کە ترامپ دەڵێ یان دەبێت لەگەڵ ئێمەدا بن یان دەبێت لەگەڵ دوژمندا بن، کوردەکان ئەم کارە بکەن. چی ڕوەدا؟ ئایا ترامپ سبەینێ لەگەڵ ئێرانی ئێستا ڕێک بکەوێ چی لە کوردەکان دەکا؟ ئەمەیان پرسیاری زۆر زۆر جددی و زۆر زۆر چارەنووساس و زۆر زۆر گرنگن. لێرەدا وەکو وتم ئەو پرسیارەش مەشروعە، حیزبەکان ئەی چی بکەن؟ ئەوە چل ساڵە چاوەڕێ دەکەن، ڕاست ساڵە چاوەڕێ دەکەن، حەقی خۆیانە شتێک بکەن، بەڵام لە سیاسەتدا شتێک گرنگە. ئایا لە سیاسەتدا لە سیاسەتی ئەخلاقیدا ئایا تۆ ئەولەویەکەت ئەوەیە کە ئەتۆ بچیە دەسەڵات و شوێنێک کۆنتڕۆڵ بکەی و ئیتر پاوان بکەی و ئەتۆش دەسەڵات هەبێ وەکو کوردەکانی باشوور ئەتۆش بنکە و بارەگایەکەت هەبێ، حەقی خۆتە. بەڵام کامیان لە بۆ تۆ ئەولەویەتە؟ جینۆسایدکردنی خەڵک، پاراستنی خەڵک و یانیش دەستکەوتە سیاسیەکان. هەر لە بۆ هەندێ دەبێ بەڕاستی بیری لێ بکرێتەوە ئەو بابەتە نابێ بەپەلە بڕیاری لەسەر بدرێ و پێشموانی بڕیاری لەسەر بدرێ بە پەلە و بڕیارەکەی یەکێتی زۆر زۆر ڕوونە کە ناچێتە ناو ئەو بابەتە، پارتیش ناچێتە ناو
ئەو بابەتە کەواتە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێزیان چییە؟ هێزیان چەندە بۆ ئەوی بستنە ناو ئەو بابەتە سەربازیە با بە هەمویان 10,000 چەکداریان هەبێ 10,000 چەکدار لە بەرامبەر ئەو ئێرانە کە ئێستا تەکنۆلۆژیای ڕووسی و چینی پێدەدرێ بە ئاشکراوە دیارە من نیمە قسەیە دەکەم ئەوە چەندین سەرچاوە بوون لە بۆم باسکردن کە ئەو قسەیە دەکەن کەواتە پوتین ئەو تەکنۆلۆژیایە بە ئێران نادا لە بەرامبەر کوردەکان بەڕێوەڵە زیاتریان پێدا کە لە بەرامبەر ئەمریکا پێیان بدا کە لە بەرامبەر کەندا و پێیان بدا بۆ لە بەرامبەر تۆ پێی نادا تۆ چی تۆ کەی یعنی حسابی ئەمانە دەبێ بکرێن بەڕاستی و رووسیا لە جیۆپۆلەتیکدا وڵاتێکی زۆر زۆر بێڕەحمە من پێشتریش باسم کردووە رووسیا وەکو ئەمریکا هاوپەیمانەکانی خۆی زوو بە زوو نافرۆشێ ئەگەر زۆر زۆر ناچار نەبێ وەکو ئەسەدی ئیتر 15 ساڵ لەسەر پێ ڕاگەر بەڵام ئەسەدیش ئامادە نەبوو داخوازیەکانی رووسیا بەزێبێنی ئەمەشیان هەبوو ینی ئەسەد نەڕی فۆرمی کرد نە لەگەڵ تورکیا توانی ڕێک بکەوی نە لە ناو خۆدا توانی ڕێک بکەوی نەتوانین لەگەڵ عەرەبەکانیش ڕێک بکەوی ئەمەشیان هەیە ینی ئەسەد نەیتوانی لە ناو خۆیدا هیچ گۆڕانکاریەک بکە ئەمەشیان هەیە ئیتر بەڵام ئەوانەی کە نابنە متتەفیقی ئەو و هێزیان نییە زۆر بێڕەحمانە سزایان دەدا یەک لەوانە کوردەکانی ئەفرین بوون یعنی رووسیا پێی وابوو ئەو یەکەمین وڵات بوو لە دژی داعش چەچی بە کوردەکاندا وە کۆمەڵێک دەستکەوتی پێدان وەکو ئۆتۆنۆمی لە سەردەمی خۆیدا پێش جیرانی ڕەقا کوردەکان ئەمەیان نەکرد چون لەگەڵ ئەمریکا ڕێککەوتن ئیتر سزادانێکی زۆر قورسی کوردەکانیدا بەڵام ئەمریکا بە ئاشکرا دەتفرۆشێ و لەو کاتەدا کە ترامپ لەسەر دەسەڵاتە وەکو گوتمان کەسێکی نارسیستە یعنی کەسێکە لە نێوان 22 تا 33 درۆ دەکات لە یەک ڕۆژدا کەسێکی وا چۆن دەتوانێ بەڕاستی باوەڕی پێ بکەیت زەڕێک باوەڕی پێ بکەیت گەڕانتیەکەی چییە یعنی هاتاوەکو ئێستا کوردەکان باسی بوفر زۆنە دەکەن یعنی ئاسمانێکی پارێزراویان هەبێ گەڕانتێکی وایەن پێ بدرێ بەڵام کاتێک تەکنۆلۆژیای ڕووسی بکەوێتە ناو بابەتەکە ئەو فریای تۆ ناکەوێت کاک چونکە بوفر زۆنە لە ئیسرائیل هەیە لە کەندا هەیە چی بۆ دەکرێت یانی لە بەرامبەر موشەکانی ئێران چی دەکرێت هیچ شتێک ناکرێت لە بەرامبەر فڕۆکەی بێفڕۆکەوان چی دەکرێت هیچ شتێک ناکریان و ناشیکەن ئەمە زۆر گرنگە دەبێت ئەو حاڵەتە لە بەرچاو بگیرێ و لە هەمووشی گرنگتر وەکووتم کوردەکان تووشی سزادانێکی زۆر گەورە دەبن کاری من لێرەدا ئەوە نییە بڵێم ئەوان وا بکەن ئەوە کاری منیە ئەوە کاری سیاسیەکانە ئێمە لێرەدا بەتەنیا ئانالیز دەکەینەوە مەترسیەکان دەخینە بەرچاو بەڵێ درەدا کۆتایی بەو بابەتە دێنم زۆر سوپاسستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون بەڵام گلەی یەکەم دووبارە دەکەمەوە داوای هاوکاری دەکەم هاوکاریەکەش مەبەستم هاوکاری پارە نییە بەڵکو هاوکاری فراوانکردن و ناساندنی کەناڵەکەمە بە دۆست و هاوڕێیانتان تکایە بەتەنیا تەماشامەکەن گوێ مەگرن بەتەنیا سوود وەرمەگرن هەوڵ بدەن لە هەمان کاتدا سوودێکیش ببەخشن زۆر سوپاسستانەکەم کاتێکی خۆش بەیانیتان باش